بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. شڵکی دەست لە چیەوە هاتووە؟ کورد ئەم کەلیمەیە بۆچی بەکارەهێنێ؟ سبحان الله، لە پابەندی کورد بە ئیسلام و بە حەدیسەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، لەو حەدیسەی کە دوو لە گەنجەکانی بنەماڵی پێغەمبەری خوا لە بەنی هاشم ئەچن داوای پۆست و پارە لە پێغەمبەری خوا ئەکەن صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێیانە فەرمێ: إنها لا تنبغي لنا إنما هي من أوساخ الناس. فەرمێ ئەم پارەیە بۆ ئێمە ناشێ، بۆ من و بنەماڵی من کە شێخ و سەییدین، خێرمان پێ ناشێ، ئەمە شڵکی دەسی خەڵکە. بە شێوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەسفی پارە ئەکات کە یەکەم شت لە دڵی بنەماڵی خۆی دوایی دڵی سەحابەکانە دەرێهێنێ. سبحان الله. ئەم پارەیە بەم شیرینیە پێغەمبەری خوا بە چڵک باسێکا بڵێ الله، بۆی کە ئیتر لە دڵمانە دەربێت، ئەوەی بیر لێ نەکەوینەوە، ئەو نە شەو بە خەیاڵیەوە نەخەوین، ئەو نەدەچی بۆ نەنووقێنین. ئەنساریەکان لە کاتێکا پێغەمبەری خوا بینن بەسەر تازە موسڵمانەکانە پێغەمبەری خوا ئەبەخشێتەوە، بەوەڵێ ئەو نەخشتر بۆ تۆ، بەوەڵێ ئەو نەمەڕ بۆ تۆ، بەوەڵێ ئەو نەسەرۆت و زێڕ و ئاڵتون بۆ تۆ. سەحابەکان تۆزێ دڵیان لە پێغەمبەری خوا گەردەگرێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیەوێت یام گێنێ کە ئەم پارەیە لە مقابلی ئیمانە هیچ ناکە. فەرمێت: أأخذتم على نبيكم لعاعة من الدنيا أردت أن أتلف بها قلوب قوم. تخوا دڵتان لە پێغەمبەری خوایەشە، لە پێغەمبەرەکەتە، ئەی ئەنسار، بەو گەورەیە ئەو هەموو تەسحیەتان ناوە لەسەر شتێک کە پێوتێ لوعاع. لوعاع ئەزان چییە؟ سەتڵ کە بەتاڵەکەیتەوە یەک قەتری تیامێنێ کاوە ڕایە شوێنی قەترەکەیەتە خوارە، ئەو لوعاعە. پێغەمبەری خوا ئەو هەموو سەرۆت و سامانە، ئەو هەموو زێڕ و ئاتونە بە لوعاع ناوە بە. ئەزان لە قاموسا بەچی هاتووە؟ کە قاچە پیسە بێ لە قوڕا، شتێکی پێوە ئەنیشێ دوایی ئاوە بە شتێک پاکێکیتەوە، خۆڵێک دەکەوێتە سەر زەوی، هەڵێ پێڵاوەکانی قوڕی پێوە بوو، تخوا نەیتە ژوورۆ تا لە دەرەوە پاکێک دێ بە ماڵەکە پیس نەبێ. ئەوە لوعاع. الله، پارە ئاوا وەسفەکرێ. بەڵێ جوان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بنەماڵەکەی و سەحابەکانیشی تێگەیەنێ کە ئەم پارە قیمەتی چییە. ئەم پارەیە هەر ئەو پارەیە کە خوای گەورە لە قورئانە باسێکە 86 دانەجار لە قورئانە ناوی بردووە لەبەر گرنگی، بەڵام نەک لەبەر باوش پیاکردن و خۆشبیستنی، تەنها لەبەر ناچاری و تەنها لەبەر تێرکردن نەبێ. ئەگەر ناباسی ئەوە ناکا فەبعەثوا ئەحەدەکم بوەریقیکم هذه إلى المدینە. ئەسحابی کەهف کە خەبەریانە بێتەوە برسیانە، ئەیانەوێت خواردن بکڕن، با یەکێکتان بەو وەرەقەیە خۆشوان بە پارە ئەڵین وەرەقە، ئەڵین دەفتەر، ئەڵین کاغەز، بە وەرەقە مۆرکراوە، بە وەرەقە ڕەنکراوە، بۆ چڵکی دەسا با بچێ شتێکمان بۆ بکڕێن کە سکمانی پێتێرکەین. لەمە زیاتر نییە. کەواتە پارە بۆ زەرورەتە خۆشەویستەکەم، لەمە زیاتر خۆمانی پێوە مەشغوڵ نەکەین، خۆمانی پێوە سەقاڵ نەکەین لە بەیانیەوە تاوەکو ئێوارە شەویشە بە خەیاڵیەوە بخەوە ئینجا شەو لە خەوتا پارەیەکە لە دەسایە خەوی پێوە ئەبینیت. نا، ئەم پارەیە ئەوەی کاتۆتە دەسی تۆ ئەمڕۆ دەسی تری بێمنێت کردەوە، دوای تۆش دەیترەکە لەبەرەوە وریابن ئەم پارەی کاتۆتە دەسی تۆ پێش تۆ چەندها دەسی کردووە، دوای تۆش چەندها دەسی ترەکە کە دەسی تویان نامێنێتەوە. لەبەرەوە لەم گیرفانە چێ بۆ ئەو گیرفان، لەم دەست بۆ ئەو ست. کورد ئەڵێ دەسا و دەسەکە، بەڵێ لەبەرەوە
ئێمە کە ئەو پارەیەمان لایە گرنگکە بزانین چۆن بەکارهێنین، چونکە ئەم پارەی ئەمانەتە لای ئێمە. خی گەورە فەرمێ وأنفقوا مما جعلكم مستخلفين فيه، لەو پارەیە ببەخشن کە بە ئەمانەت دراوتانە تێ. پاری خۆتان نییە، نەڵی جا پاری خۆمە کەیفی خۆمە چۆن سەرفێکەم، نا، ڕەنجی شانی خۆت نییە. خی گەورە بە ئەمانەت مڵکیەتەکەی خسۆتە سەر تۆ. وەگەرنا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن رجالا يتخوضون في مال الله بغير حق فلهم النار يوم القيامة. ئەو پارەی کە تەخشان و پەخشانەکەیت نازانی چۆن پەیات کردو، نازانی چۆن بەکاری هێنیت، ئەبێ بە ئاگرێک و ئەچێتە جانت لە ڕۆژی قیامەتە. بۆیە ئەم پارەیە خۆشەویستەکەم ئەمانەتە. وآتوهم من مال الله الذي آتاكم، لەو پارەیەیان بنێ کە خوای گەورە پێی بەخشیون. کەواتە المال مال الله، ماڵ هی پەروەردگارە، تەنها تۆ ئەمین و وەکیلی بەسەریەوە. مناڵەکانت ئەنێریتە دەرەوە ئەڵێی من خۆ مەجالم نییە برا گەورەکەتان یا سەرکارێکتان لەگەڵانێرم، ئەگەر پارەکە وەکو پێویست لە مناڵەکان تا وەکو خۆی سەرف نەکا، ئەڵێ جارێکی تر تۆ بە کەڵکی پارە نایی لێ سەنیتەوە ئیدی بە کەسێکی تر. ئەم پارەیەش ئاوایە. بۆیە ئەم پارەیە دوو ڕووە، ڕوویەکی لای تۆیە، بەیانی ڕوو لێ وەرەژێرەوە چۆ بەلای کەسێکی تر بەتەمای نەبیت. بەڵام گرنگە چۆن بزانیت ئەم دینە، ئەم دینارە چۆن شوێنی خۆیە دینی پێ ئەگڕیت، قیامەتی پێ ئەکڕیت، نێڵی لەدەست دەرچێ. هەر کاتێ پارە ئاوا مامەڵت پێوە کرد، ئەو کاتاڵی الحەمدولله ئەو نەهاتە دەسم، ئەو هەموو ڕقمی پارەیە لە قیامەتە بۆت کۆ ئەبێتەوە بۆ کەڵەکە ئەبێ، چونکە ما عندكم ينفث وما عند الله باق. ئەوەی کە لای تۆیە ئەفەوتێ. ئەگە ئینسانیش خەمی شتێکی گران بەهای بێ لە دەستی بچێ، ئەبێ لە قاسە و شوێنێکا تونیکە کە دەستی هەموو کەسێکی پێنەگەن. باشترین شوێنیش لای پەروەردگارە کە نەیەڵی بفەوتێ. تۆ هەر کاتێک پارەیەکت هەبێ بتەوێت سەفەرێکی یەکجاری کەیت بۆ وڵاتێکی ئەوروپا و نەیتەوە، چیەکی کابراڵێ گسک لە ماڵەکەیەدا، ماڵەکەی هەڕاجەکە، هەمووی ئەفرۆشێ بۆ ئەوەی کە نەقلی کا بۆ ئەو وڵاتە. بەڵام لێرە بە دینارە و لێوە بە دۆلار و بە یۆرۆ ئەبێ پارەکی بگۆڕێتەوە سەر پاری ئەو وڵاتی کە بۆی ئەچێ. تۆش بەرەو قیامەتە چی؟ مادەم بەرەو ئەبێ ئەڕۆی ڕۆژ بە ڕۆژ هەنگاوی بۆ ئەنیت، ئەبێ ئەم پارەیە بە شێوەیە بگۆڕیتەوە کە لە وڵاتە بخوات. ئەم پارە نەقدە و عملەی ئەمڕۆ لە قیامەتە بە پولێکی قەڵب کەس نایکڕێ، کەس لێ وەرناگرێ، لەبەرەوە بێ پارەکە بیگۆڕیتەوە. ئەنجا حەواڵەیەکی حەواڵەکردنەکە ئاسانە، چۆن خێری لێ بکەم، بەڵام چۆن بیکەم بە عەمەلی ساڵح. ئەم نەقد و پارە و دراوە چۆن بتوانیت ڕێک جنسەکەی بگۆڕیت، بیخیتە سەر شێوازێک کە لە وڵاتەکەی تر بە کەڵکە بێ و بخوا وەلێ وەرگرن. مامەڵەی دنیا بەدراوە، مامەڵەی ڕۆژی دواییش بە چییە؟ بە عەمەلی ساڵح. چۆن بتوانی ئەم پارەیە وای لێ بکەیت؟ ئەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی پارەمان بۆ کافەمێ ئەلهاکم التەکاثر ئەنا ئەکثەر منکە مالا وأعەزُ نەفەرا. من دەوڵەمەندترم، من ملیۆنێرم، من ملیالێرم، من ئەو نەم هەیە. هەمووشی چییە؟ هەمووشی ئەمڕۆ بەداخەوە دوێنێ خەڵک مامەڵەی پارەی بە ئاڵتون بوو، بە زیو بوو، لەبەر دەستیا بوو ئەیهێنا و کۆیە کردو و حازیرە کردو لەبەر چاویە دڵی پێخۆش بوو. ئەوەش نەما کردیان بە وەرەقەیەک و خستیانە گیرفانمانەوە، تیان با ئەولا بێ ئەو پارەکەیە، ئەوە سەنەدی پارەکەی تۆیە. دوای ئەوەش نەما خەریکی ساکەنە ئەبێ بە کارتێکی بانکی و پارە هەر نابینی، هەرڵی وەڵام خاوەنی ئەو نەم لە بانکە. یخوارد تۆزی خۆر و هەر بەری دڵیە گرت، دووسێ جار ئاوا بمان هێنایە و ئاوا سەفتەمان کردایە بمان بژادایە بەداخە. ئەوەش نەما کە جەمع مالە وعەدەدە، هەمووی بوو بە ڕقەمێکی بانکی. جا 4 ڕۆژی ترە چێتە سەر QR کۆدی مۆبایڵەکەت و تر لە مۆبایلیش خەریکە نامێنێ، هەر بەسمەی دەست بەسمەی چاوت لێی بە ڕێنکا کە تۆ ئەو نەپارەیە چی فەرموو بەتەمای بیکڕی بیکڕە و فەرموو تێپەڕە. تۆ
پارەکەی تو هەرەوە نییە، پارە نییە شتی پێ بکڕە، کەواتە تۆ بەس خاوەنی ڕقەمی کوڕی من لەمە زیاتر تێپەڕ ناکە. وڵات هەیە ئێستەشی لەگەڵا بێ پارەکەیان بەردە، بەردەکەیان لە جزیرەیەکی ترەوە ئەهێنا بۆ ئەم جزیرەیە ئەیان تاشی جزیرەیەکی وەکو یاب کە پارەیان نەبوو ئەچوون بەردێکی گرانبەها لە جزیرەیەکی ترەوە 400 کیلۆمتر لیانەوە دوور بوو، ئەیان تاشی و کونیان تێ کرد، اینجا بەردەکەیان دانا ئەیو ئەمە دەسمایی منە. بەردەکەش ئەو نە قورس بوو مامەڵی پێوە نەئەکرا، ئەوایە بچوونایەتە سەر بەردەکە یان و کاکە من ئەم بەردەم فرۆش بە فڵان کەس. بەردەکەش پارە بوو، ماڵی پێکڕا، خانی پێکڕا، زەوی پێکڕا، ئاژەڵی پێکڕا، ژنی پێ ئەهات ئەرێن ئەنی بێنە بەرچاوی خۆ تۆ یەک ژنێنی بە بەردێک بڕێنخوا. چەند مهم هەندێک وڵات هەیە هەتا ئەم دواییەش وڵاتێکی وەکو ئیتالیا پارەکەی پەنیر بوو، هەیلەوە. هەندێک وڵاتی ئەفریقیا پارەکەی فلفل بوو، فلفلی ڕەش پێیان و ئاڵتوونی ڕەش، یعنی چی؟ یعنی بیبەری ڕەش. هەندێک وڵاتە بوو پێستی حیوان بوو، هەندێک وڵاتە بوو ئاسن بوو. وڵاتێکی وەکو سی پارەکەی لە شێوەی چەقۆیەکا بەکارهێنا، لە ئەفریقیا لە شێوەی سەلیبەکە ئاسنیش بوو، مامەڵەشی پێواکرا. واتە من و تۆ لەسەر چی ڕێکەوتین؟ ئەو پارەیە باوکی من کاتی خۆی کە ئێمە مناڵ بووین کام مناڵەمان زۆر فەقیر وایە ئەچون پارەیەکیان بۆ ئەبڕی بۆیانە کرد بە سەفکە یانی دەبڕۆ ئەو وەرەقەیە بۆ خۆ بەکار بێنە بەس چۆ لە ماڵەوە تۆزی ئامان ببێنە چۆ نانمان ببێنە بچۆ ماڵە باجێنەکەمان بۆ پاکەرەوە ئیشیان پێ کرد بۆ پارەیە. ئەمیش دڵی زۆر پێخۆش بۆی زانی فیعلەن ئەو پارەیە و مامەڵەی پێواکرێ. هەر کاتێک ئادەمیزاد لە بینی خۆیانە لەسەر مامەڵە لەسەر هەر دراوێ ڕێکەوتن ئەوە قیمەت پێیاکە. وەکو چۆن لای مناڵ ڕسمێنە و یاری مناڵان قیمەتی هەیە، لای ئێمەش بە هەمان شێوە. بەڵام ڕۆژێک دێ ئەمەمان لە دەست دەرەچێ. بۆیە وهل لەکە يا ابن آدم من مالك من شيء، ئایا بەنی ئادەم پارەکەی تو هەر ئەوە نەبوو إلا ما أكلت فأفنيت، ئەوەی خواردت گەیشتە مەعیدە لێرە جوید تر تامی نامێنێ، کەڵکی ئەوەی نییە خەڵک هەر بیبینێ هەر لە دەم تا هێشتا کاکەڵێت دەم مەکەرەوە تاقەتم نییە لەگەڵتان بخۆ منیە هەر کە کەوتە دەمتەوە و لیکی بەسەرا ڕژا بە معنای خواردن نامێنێ. جا چ جاوەیە کە بکاتە مەعیدە و بێڕشێنیتەوە یاخود لە مەعیدە تێپەڕ بێت و بچیت لە پێشاوێکا داینیت چەند ناشیدین و چەند بۆکەنە. ئەمە هەموو پارەکەم ئەو لە بیستە فەئەبلەیت یاخود لەبەرت کرد و ڕزانت ئەو تەصەدەقتە فەئەمضەیت، بەڵام کە بەخشیت شوێنی بۆ گرتی. کەواتە پارە خۆشەویستەکەم کاتێ شوێنەگرێ کە لە شوێنی خۆیان بەکاری بێنی، کە حەواڵەیەکی کە بزانیت چۆن و لە چیا بەکاری هێنیت. بۆیە غیری ئەمە ئەم پارەیە هی تۆ نییە وە لە دەستا بووە. خوارێک و پرسارێکتان لێکم بەڕاستی جوابم بنەوە. هەتا ئێستاکەنا چەند پارە هاتووە دەستان و لە دەستان دەرچوو و سەرفتان کردووە؟ زۆر زۆر نییە. کاتێکی مڵکی تۆ نەما بچۆی سە داوای کەرەوە هەر ئەوەی کە ئێستا یا و بەس تەکسیەکە و دوێنێ یا و بە دوکانەکە مڵکی تۆما مڵکی تۆ نەما. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم مەفهومەمان لا ڕاستەکاتەوە لە کاتێکا چێتە ماڵەوە، لە کاتێکا کاوڕێکیان سەر بڕیوە بە دایک عایشا فەرمێ ما بەقیە منها، ئەی عایشە چی ماوەتەوە لە کاوڕەکە لە گۆشتی کاوڕە خێرەکە؟ ئەفەرمێت ما بقي منها إلا كتفها. فمي والله پیغمبری خوا همی مان بخشی إلا شانکی که جناب حزلیتی بوتمان هل گرتوا. پیغمبری خوا فمك راستكاتو فمي بقي كلها غير كتفها. فمي هميس جي خوي گرت إلا شانکی نبي. واتا بس اويك بو خو مان مايو شويني نقد وكو بيويست همي لە شوێنی خۆیان بەکار هاتوو بۆمانە مێنێتەوە. لەبەرەوە چۆن بتوانین ئەم پارەیە جارێکی تر بێ بە خەرجیەک بێ بە دراوێک بێ بە پارەیەک بتوانین حەواڵەیکەین و بتوانین لە شوێنی خۆیان بەکاری بێنین. هەر کاتێ ئینسان بەم عەقڵیەتەوە مامەڵەی لەگەڵ پارە کرد
زانی چۆن لە مەتارە تەفتیشەکەن و نابێ پاری زۆر هەڵگرێ. قەبرەکەشی هەروایە، کفنیش گیرفانی نییە، تەنها گوناهە هاودەمی قەبرە. ئەم پەندە لە چۆ وەرگیراوە؟ لەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ مردوو سێشتی لەگەڵ ئاچێ بۆ گۆڕستان، پارە و کەس و کار و کردەوەکانی دوانیان نەگەڕێنەوە، تەنها کردەوەکانی هەمێنێتەوە. جا مامۆستا پیرەمێرد دەفەرمێ تەنانەت تاوانیش لە پارە بە وەفاترە، چونکە لەگەڵ ئیسان ئامێنێتەوە. ئەڵڵا چەند مانایەکی جوانە. فەرمێ گوناه لە پارە بە وەفاترە، تەنها گوناهە هاودەمی قەبرە. نازانم دنیا داری بێبەرە، دەورەی ژیانم پێچی مێزەرە، لە بارەگادا تا بارەکایە، بە دیاری نەبەی ناچی دەکایە. فەرمێ لە بارەگادا ئەگەر بیستی بچی بۆ شوێنێک دەسی و دیاری و پێ نەبێ جێو نابێتەوە. ئەگەر بارەکایەکیشی پێشکەش کردبێ کە کاتی خۆی بە شلیف و بە گونێ بووە، هەر ئەبوایە پێشکەشی کردایە، هەدیە هەر لەگەڵ خۆتا بەریت. جا چەند نمونەیەکی جوانە هێنێتەوە. فەرمێ لە بارەگادا تا بارەکایە، بە دیاری نەبەی ناچی تەکایە، لە بارەگای خوش عادەت هەروایە، بەڵام بۆ ئەوێ دیاری تەقوایە. فەرمێ کە چیتە بارەگای خۆش ئەبێ شتێک لە پێبێ، باشترین شتێکیش تەزەوەدوا فەئین خەیرە الزادی التەقوا، باشترین شتێکە لەگەڵ خۆتانی ببن تەقوایە. لە بارەگای خوش عادەت هەروایە، بەڵام بۆ ئەبێ دیاری تەقوایە. سەلام.